بەڕێزێک پرسیاری ئەوەی لێمان کردووە کەوا چەند سیغەت هەیە بۆ خوێندنی ذکرەکانی دوای نوێژ، یعنی چەند شێواز هەیە لە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. سیغە یەکەم ئەوەیە 33 جار بڵێ سبحان الله، 33 جار بڵێ الحمد لله، 33 جار بڵێ الله أكبر، و طبعا واكات نوتنو وكوتايكي كسطما بلي لا إله إلا الله وحده لا شريك له، له الملك وله الحمد وهو على كل شيء قدير. أما لحديثك أبو هريرة هاتوا خوالي الرازي به كإمام مسلم يجريته ولا حديث جمارة ينصتوا نوتو حوت. وهروها أبو أمشي وازية كما أشتواني بيك وبلي سبحان الله والحمد لله ولا إله إلا الله الله أكبر، يعني أمسي أنا بيك وسيوسي جار بيلي. أمش لفرمودك أبو هريرة هاتوا خوالي الرازي به كوا إمامي بخاري وإمامي مسلم أيجرنا، وإمامي بخاري لا فرمودي جمارة 843 وإمامي مسلمش لفرمودي جمارة 595. شێوازی دووهم ئەوەیە کە 33 جار بڵێ سبحان الله، 33 جار بڵێ الحمد لله، 34 جار بڵێ الله أكبر. ئەمەش لە فرمودەکەی كعبی کوڕی عجرەدا هاتووە خوای ڕازی بێت کە ئیمامی مسلم لە حديثي جمارة 596 بۆمانی ئەگەڕێتەوە. صيغەی سێم ئەوەیە کە ئەو ذکرانە سبحان الله والحمد لله والله أكبر ولا إله إلا الله یەکی 25 جار 25 جار بیڵێ، یەکی 25 جار 25 جار بیڵێ. ئەمەش لە فەرمودەکەی زەیدی کوڕی ثابتدا هاتووە کە ئیمامی نەسائی ئەگەڕێتەوە لە ژمارە 1350. صيغەی چوارەم ئەوەیە کە 10 جار بڵێ سبحان الله، 10 جار بڵێ الحمد لله، 10 جار بڵێ الله أكبر. ئەمەش لە حەدیثەکەی عەبدوڵڵای کوڕی عەمری کوڕی عاسە هاتووە خۆیان لێ ڕازی بێ کەوا ئیمامی ترمذی ئەیگەڕێتەوە لە ژمارە 3410 و هەروەها ئیمامی ئەحمەدیش ئەیگەڕێتەوە لە ژمارە 27089 و شێخ ئەلبانیش تەحسینی کردووە. کەوابوو ئەم شێوازانەی کە ئێستا باسمان کرد هەر هەمووی دروسە کە تۆ لە پاش نوێژەکان ذکری خوای پەروەردگاری پێ ئەنجام بدەیت.